مزگەوتی خانزات یەکێک لە مزگەوتە کۆنەکانی ناوبازاری کۆنی شەقڵاوە. مێژووی دروستکردنی ئەم مزگەوتە دەگەڕێتەوە بۆ نێوان سەدەی 19 تاوەکو سەدەی 20. ناوی ئەم مزگەوتە بەستراوە بە ناوی خێزانێک یان کەسایەتیەکی ناودار بە ناوی خانزات. ئەم مزگەوتە دەکەوێتە نێو بازاری کۆنی شەقڵاوە، بۆیە لە ڕابردوودا شوێنێکی گرنگ بووە بۆ بازرگانان و خەڵکی بازار، زۆرجار وەک شوێنێک بۆ نوێژ و وانەی ئاینی و کۆبوونەوەی خەڵک بەکار هاتووە. چیرۆکی دروستکردنی ئەم مزگەوتە کەسێک بە ناوی ساڵح بەک ڕۆژێک گەڕانێکی بەنێو ئەم بازاڕەدا کردووە و دەمە و ئێوارە و عەسر بووە. لەو کاتەدا بانگی عەسری داوە. هیچ جێگایەک نەبووە کە نوێژی تێدا بکەن، تەنها کوخێکی بچووک نەبێ کە هی خۆی بووە. ئەوانەی کە لەگەڵی بوون داوایان کردووە ئێستا ئێمە هیچ شوێنێک نییە نوێژی تێدا بکەین، بۆیە ئەگەر جەنابت بفەرمووی ئەم کوخە بدەی ئەوە ئێمە ئامادەین بیکەین بە مزگەوت. بەم شێوەیە ئەم مزگەوتە بنیاد نراوە. سەرەتای دروستبوونی ئەم مزگەوتە لە ڕووی دیزاین و بیناسازی بیناکە بە شێوازی مزگەوتە کوردیە کۆنەکان دروست کراوە. دیوارەکانی لە بەرد و گەچ دروست کراون. مزگەوتەکە حەوشێکی بچووکی هەبووە، بەڵام جێگایەکی گرنگی هەبووە.